بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بەر لەوەی بچینە ناو بەرنامەکەمەوە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانتان لێ دەکەم هیوادارم جەژنێکی خۆش و پڕتەندروستی بەسەر برن بە میوانداری بەڕێز ماوسا ئەحمەدی حاجی ڕەشید درێژە بە بەرنامەکەمان دەدەین بە ناونیشانی بنەما سەرەکیەکانی کەسێتی سەرکەوتوو لە بەڕێوەبردنی داراییدا هەڵبەتە مرۆڤەکان لە بەڕێوەبردننی ژیانیاندا پێویستیان بە کۆمەڵێ بنەمای سەرەکی هەیە بۆی ئەو بنەما داراییانەی لەسەر جێگیر بکەن تاوەکو پلانی ڕۆژانە و مانگانە و ساڵانەیان بەپێی ئەو بودجەی کە هەیەە لەبەردەستیانە بتوانن خەرجەکانی لێ دەربکەن. ماوسا ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونتان و جەژنیشتان پیرۆز بێت. جەژنیش لە ئێوە و تەواوی بینەران پیرۆز بێ، خوازیارم تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بێ. خی گەورە ئینشاءڵڵا ئەم جەژنەمان لێ بکاتە جەژنی خۆشی و شادی و ئینشاءڵڵا گەڕانەوەی دەنگە دزراوەکانیشمان. ئینشاءڵڵا. ماوسا ئەحمەد ئەمێت بەوە دەست پێ بکەین ئەو بنەمایانە کامانن کە ئەبێت هەموو کەسێک ئەگەر بیوێ بەڕێوەبردنێکی دارایی سەرکەوتوو بەڕێوەی بەرێت خاڵی یەکەم بنەمای یەکەم چییە؟ طبعا دووارە بەناوی خوای گەورەی بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەبارەت بە کەسێکی سەرکەوتوو کاتێک ئێمە باسی کەسایەتیەکەین پێکهاتەی خێزانمان لە بیدایەتەوە باس کرد کە بریتیە لە کۆمەڵێک کەس ئەگەر کەسێک سەرکەوتوو بوو ئەوە خێزانەکە سەرکەوتووە بێ ئەگەوات تێکڕایان سەرکەوتون ئەوە خێزانەکە بە تێکڕا سەرکەوتون چەند کەسەکان لەناو پێکهاتەی خێزانە سەرکەوتنیان نسبی بێ ئەوەنە خێزانەکە ئەوەندە بە نسبی سەرکەوتووە بێ بۆیە چەقی سەرکەوتنی خێزان کەسەکانە چەقی سەرکەوتنی کەسیش بریتە لە ئیدارەدان هەمومان ماڵ و داهات و دارایمان دەسەکەوێ سەرکەوتوەکانمان لە ناسەرکەوتوەکانمان بەوە جیاکرێنەوە کەوا ئیدارەدانی داراییەکەی جوانە ئیدارەدانی دارایەکەی سەرکەوتووە ئیدارەدانی دارایەکەی بە پێی پلانێکە کە ئەو نەخشەی بۆ کێشاوە بۆیە لەم مەجالەدا کۆمەڵی بنەمامان هەیە پێویستە ئەو بنەمایانە ڕەچاویان بکەین تاوەکو کەسایەتیەکی سەرکەوتوو بۆ خۆمان و بۆ ئەوانەی ئەبینە قودوایان و خێزانەکەمان سەرکەوتوو بێت چکە دوجار ئێمە وتمان هەموو کەسێک لە ئێمە خەونی هەیە خێزانەکانمان خەونمان هەیە بەم بنەما سەرەکیانەوە ئەتوانین خەونەکانمان بەدی بێنین لەبەرەوەی یەکەم بنەمای ئەگەر کارانمان لەسەر شاشەکەش بمانداتێ ئینفۆگرافیکمان هەیە بەڵێ یەکەم بنەمای سەرکەوتنی کەسایەتی بریتە لەوەی ئاعتیماد نەکاتە سەر زیهنیەتی خۆی بۆ حساباتی پێویستە هەموو شتێک بنووسێت یعنی ئەو داهاتەی کە دێتە دەسی و ئەو خەرجیەی کە لە دەسی ئەڕوات مەسەن متمانە مەخە سەر بیر و یادەوەریە دێت مەسەن زۆر جار تۆ قەرزێکە دەی بە یەکێک ئەمانەتێک لای یەکێک دائەنێیت ئاعتیماد دەکەیتە سەر زاکیرەی خۆیت ئەمە بۆ حاڵەتێک ئەگونجێ یەکشت بێ بەڵام لە ژیانێکی جەنجاڵی وەکو ئەمڕۆدا ناکرێت تۆ ئاعتیماد بکات سەرەوەی سەربیرکردنەوەی خۆت بەتەنها بۆیە هەمیشە لە حساباتە ئەبێ نووسین بەکاربێن بۆیە هەندێک لە زانایان ئەڵێن با هەمیشە لە تەنیشت سەرتەوە قەڵەمێک و دەفتەرێکە بێت چونکە یادەوەریەکان لە کاتی خەودا بۆ ئینسان دروستە بن بۆیە خێرا ئەتوانێت لەو کاتامێشکی سافە تۆماری بکات چونکە دوایی یادەوەری نامێنێتەوە بۆیە لە مەجای حساباتدا کاراسانی تر هەیە ماوسا هەر لەناو مۆبایلەکەتا هین هەیە ملاحەزە هەیە ئەتوانی لە ملاحەزەکان نبینوسی وەفعلا من ئەوە بەکارێنم هەتا بۆ جەدوەلی و ئیشوکارانەی کەچم بۆ بازار لەو خشتین جاران وەرەقەم ئەبردووەم نووسی یەکێک بەس ئێستا و خشتوەی ملاحەزات بەکاردێنم و زۆربەی ئەوانشی کە زەرور من هەر لەو خشتای بۆی هەمیشە لە بەردەستما بێ کەواتە ئەمە طبقی ئەو ئاەتەیە کە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين فاكتبوه نووسینەکەی بۆ ئەوەی ئەجەل تەحدیدکە خاڵی دووەمیان بۆ ئەوەی لەبیرت نەچێ ئەسڵی قەزیەکە چۆنە چونکە کە ئەینووسیت ئەم دەینەی کە وەرت گرتووە یا داوتە یا ئەم ئەمانەتەی کە وەرت گرتووە یا لایەکێ داوناوە یاخود مەسرفێکە کە کردوتە چونکە دوجارە بێ بگەڕێتەوە لە ماڵ ئەم مەسرفە تۆمار بکەی بۆ خشتەی موازنەکەت بۆیە یەکەم حاڵەت ضرورە
هەمیشە ئەمە بۆ ئەوەی ئەمە بکەینە پرەنسیپێک چۆن ببێتە بابەتێکی ڕۆشنبیری لە ناو خێزانە. مەسن ئەم خاڵە ئەینووسین لە وەرەقەی لە شیتێکە لە یەک وەرەقا پرێنتەکەین بە شێوەیەکی جوان هەمیشە لە یەکێک لە گۆشەکانی ماڵدا هەڵێواسین کە هەڵێواسین خانەوادەکەی خوێندنەوە جارێک دوو جار هەمویان لە زەهنیەتیانە ئەمە تۆمارە بێ کە لە زەهنیەتیانە ئەمە تۆمار بوو ئەبێتە بابەتێک کە هەمیشە هەر بابەتێکی کرد یەکسەر جدولێکی لەوانەیە حسابات هەبێ یا دەفتەرێک و خشتێکی حسابات لە ماڵەوە هەبێ هەموو داهاتەکانی ماڵەوەی تە لەو خشتای نووسێ ئیتر کەی ویسی ئەگەڕێتەوە سەری بەتابەتی ئەگەر لە ملاحەزەتەکان ئینسان بترسێ ئێستا بابەتی هاک وای کردووە هەمومان لە هاکە ترسین ئەکرێ وەرەقە و قەڵەم بەکاربهێنین بۆ ئەوەی دوای ئەوەی لە ملاحەزات نووسیمان نقلیکەینە سەر وەرەقە و قەڵەم ئەوە خاڵی یەکەممانە. خاڵی دووەممان کرێی هیچ کارێک مەدە تاوەکو کارەکەت بۆ تەواوەکەن. لەوانەیە مەسەلەن تۆ سەفەرێکەکەی سەفەرەکە لە نیوەی ڕێگە سایارەکە لەوانەیە ئیشێکی بۆ دروست بێ پەنچەر بێ مەسەن عەتەڵێکی تێبێ تۆ کرێت داوە بەوەی لە نقطەی ئەلفەوە بگەیتە نقطەی با خۆ تۆ مەسئولی شکاندنی و سایارە نیت لەوانەیە هەندێک کەس بڵێ مامۆستا لەو بوارەوە زۆر با بڵێن ڕژدی بەکارێنێ نا تۆ ماڵێک کە لای تۆیە ئەو ماڵە تۆ وەکیلی لەسەری بۆیە ئەبێ ئەو پارەی کە ئیدەی بۆ گاندنە بۆ لە نقطەی ئەلفەوە بۆ نقطەی با لە بیدایەتەوە کرێکە نەدەی تاوەکو ئەگەیتە نیهایەتی ئەگەر ملاحەزەتان کرد بێ ئێرانەکان زۆرتر ڕۆژهەڵات خەڵکی ڕۆژهەڵات زۆرتر ئەمە بەکارێن تا لە سیارەکەش دانەبەزێ کرێکە نادا هەرچەنە هاوڵاتیەکانی دیکە وەسێنێ بەڵام بێجگە ئەو پاسانەیەکەوە بە تایبەتی چونکە ئەوە مکەلەفە مەسەلەن لە ماڵەوە کەوانتەرێکت بۆ دروستەکەن ئەو کەوانتەرە یەنێتی هەندێشتی دانێ دوو دەرگا دانانێ ئەگەر بڕێک پارە و لاما بێ وەساکە لەبەر خاتری پارەکەی خۆی دێت دوو دەرگاکە بۆ دانێ یا گەرنتی کردووە لەبەر گەرنتیەکەی دێت لەبەر پارەکەی خۆی گەرنتیەکەی تۆ جێبەجێەکە مەسەن کرێکارێکە ئیشێکت پێداوە تا ئێوارە و ئیشەو بۆ بکە ئەگەر کرێکەی وەرگرت بێ لەوانەیە تۆ بەجێ بێڵی ئەویش کارەکەت بەجێڵێ بەڵام ئەگەر پارەکەت نەدابێتێ تا ئاخری و حەدیثێکشمانەیە لە مقابلی ئەوە ئەڵێ ئەعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه پێشەوەی عرقەکەی وشک بێتۆ کرێکارەکەتان بدە ئەمە ئیشارەتە بۆ ئەوەی کە لە ئاخرەوە پارە ئەدرێ وە کرێ ئەدرێ نەک لە بیدایەتەوە مقدمەن پارەکەی بخەیتە دەست چونکە ئەو کە زەمانەتی مافی خۆی کرد مەرجنیە زەمانەتی کاری تۆ بکە بۆیە بێت تۆ زەمانەتی کاری خۆت بکەی اینجا زەمانەتی پارەی ئەو تەسیم بکەن بۆیە ئەمەشیان ئەوانەی کەوا مەسەن کار ئەکەن ئەمە لە گۆشەیەکی دوکانەکەیانە یا لە شوێنێک لە شوێنەکانە هەڵی بواسن وەکو جاری پێش و باسمان خاڵی سێهەممان ڕۆژی کارکردن ئێمە لە ژیانی خۆمانە هەرچەنە ئێمە تا ئێستا وەک هاوڵاتی کورد وەکو هاوڵاتی شەرقی تەرتیبی جەدوەلێکمان نییە کاک سالار تۆ ڕۆژانی چەند شەممە قەرارت داوە لەگەڵ خێزانەکە تا بچنە دەرەوە یا بچنە مەطعمێک یا بچن بۆ سەیرانێ زۆر کات جومعانە زۆر کات جومعانیانی بڕیار نییە ڕۆژێکی محەدەد بێ کەواتە کە هات بە خەیاڵتانە جومعان دەرەچن چکە جومعان ئەبێ خشتەی ڕۆژی عوتڵە دیاری بێ بۆ ئەوەی هەموو ئەندامانی خێزان لەو ڕۆژا ئیش دانەنێن لەو ڕۆژا مەواعید دانەنێن کەواتە ئێمە کۆمەڵگەیەکین بەقەدەر ئەژین ڕۆژی عوتڵە جایە لە ڕۆژی کارکردن کەواتە ڕۆژی عوتڵە ئەکرێت کە عوتڵە هەبوو ئەو ڕۆژە عوتڵەتە داوناوە بۆ ئیسراحەت ئەتوانی کەی هەڵسی لە خەو هەڵسە بەڵام لە ڕۆژی کارکردنە درەنگ نابێت لە خەو هەڵسی چونکە درەنگ لە خەو هەڵسان کاری تیا ئەنجام نادرێ یعنی بەشێک لە کارەکە دەفەوتێ بۆیە ئەوانەی کە کارەکەن نابێت ڕۆژانی کارکردن درەنگ لە خەو هەڵسن ئەگەر لەو ڕۆژان کاری دەکرد بۆ ئەوەی ڕابێت لەسەر ڕێتمێک ڕابێت لەو ڕۆژا ئەبێ لەو سەعاتا بەخەبەر بێت اینجایتر خۆت مەشغوڵەکەی بە کارێکی دیکەوە ئەویان بابەتێکی دیکە بەڵام لە ڕۆژی کارکردنا نابێت درەنگ لە خەو هەڵسی کەسی ئابووری سەرکەوتو ئەبێت تەوقیتی هەبێ بۆ هەڵسان تەوقیتی هەبێ بۆ خەوتن زۆر باش بەڵێ خاڵی چوارەمیان یا با بڵێن بنەمای چوارەم ئێمە هەمومان بۆ پێداویستی ژیانمان کارێکمان هەیە
جەنابەت ڕۆژنامە نووسی کەسێکی دیکە پەیامنێرە کەسێکی دیکە دوکانی هەیە و بیزنسمانە کەسێکی دیکە سایقی تەکسیە یەکێک تێ فەرمانبەرە لە یەکێک لە دایرەکانە مامۆستایە پیشەوەرە پزیشکە مهندسە شتێکە لەم بارانەوە پەرلەمانتارە هەمیشە بێ ئینسان کاتێک ئەیەوێ پیشەکەی بگۆڕێ تا پیشەی داهاتوو بەدەست نێنێ پیشەی ئێستا دواز لێمەێنە چونکە زەمانی ئەوە ناکەی کەی پیشەت دەسەکەوێ بۆیە هەمیشە کرێکار لە قەلەقاژی ئایا سبەینێ کرێکاریم دەسەکەوێ بەڵام دوکاندار لەو قەلەقیان ناژی چونکە دیسان سبەینێش ئەڵێ ئەچمۆ هەندێک بابە دەکڕم و هەندێک بابە دەفرۆشم بۆیە هەرگیز واز لە کارێک مێنە تا کاری دیکەت بۆ فراهەم نەبوو بێت بۆ چونکە لەو ماوەیە تۆ پێویستت بە خەرجیات هەیە ئەگەر داهاتت نەبێت چکە داهاتی کارە ئەگەر داهات نەبوو ئەوە خەرجیەکانیش تووشی خەلە لەبێ کە خەرجی هەرەبێ بیکەی چکە باسمان کرد کۆمەڵەشت هەیە ضروریە ئەبێ خەرجی بکەیت بۆیە کە داهات نەبوو خەرجیت کرد تووشی لاسەنگی ئەبی لە موازنە کە پێوتێ عەجزی موازنە عەجزی موازنەیش بەچی پڕەبێتەوە لە خێزانە بە قەرزکردن کە قەرزیش کەڵەکە بوو دوای بۆت نادرێتەوە تووشی ئەوە بیکەوە خەونەکانە بۆ جێبەجێ نەکەی بۆیە واز لە کارمەیەنە تا کارێکی دیکە خاڵی پێنجەم بۆ فراهەم نەبێت خاڵی پێنجەمیان شەراکەت لەگەڵ بازرگانێک دامەکە کە زێر جار شکستی لە بازرگانی داهێنابێ ئێمە زۆر جار لەوانەیە خۆمان نەتوانین کاری خۆمان جێبەجێکەین ئەگەر ڕێین سەرمایەیەکمان هەیە لەگەڵ کەسێکی دیکە بیخەینەگەڵ یاخود ئێمە تاقەیەکمان هەیە ئەمانەوێت لەگەڵ سەرمایەدارێک بیخەینەگەڵ چکە ئەو دوو قەزیە بە کەسێکەکرێ کە سەرمایی هەبێ بە کەسێکی شەکرێ کە شارەزایی هەبێ لە ئیشەکە ئەگەر کەسەکە هەردووکیانی هەبوو ئەوە نیعمە بەڵام ئەگەر یەکێک لەمانێ هەبوو ئەبێ بگەڕێ بۆەوەی داهات پیا بکە بۆیە سەرمایی بەرامبەرەکەی لەگەڵ جهودی ئەم لەگەڵ کاری ئەمە ئاخرێنە یەک و ئیشێک پەیدا بێ یا بە پێچەوانەوە سەرمایی تۆ لەگەڵ جهودی کەسێکە کاتێک کە تۆ میهنەیە گەزانیت ئەتەوێت لەگەڵ کەسێکە ببیتە شەریک هەرگیز ڕەفیقی بازرگانێک مەکە یا مەبە بە شەریکی کاتێک کە تاریخ و سیڤی ئەم بازرگانە زانی سێ جار شکستی هێناوە چکە ئەکرێ جارێک شکست بێنێ هەڵسێتەوە ئەکرێ جاری دووەم شکست بێنێ هەڵسێتەوە بەس کە بوو بە سێجار ئەم پیاوە لە ئەساسۆ فاشلە و ئیدارەدانی لاوازە اینجا تۆ خۆت مەکەرە خاوەنی زەرەری ئەو جوانە تەحملی زەرەری کەسێکی دیکە مەکە بۆی کەسێکی سەرکەوتوبی خاڵی شەشەم کاگەر هاوکاران سلایدی شەشەممان بنێ منداڵەکانت هەن بدە بەکارکردن تەبەن کۆمەڵێک خانەوادە هەن کاتێک مناڵیان هەیە هەرگیزە هەوڵی ئەوەی لەگەڵ نادەن کە ئەمە دەست و پێسپی نەبێ بۆ ئەوەی دوا ڕۆژێکی ڕووناکێ بێ کەسێکی سەرکەوتوو بێ لە ژیانی داراییە باوکو دایکەکە لەوانەیە داهاتێکی زەبەلاحیان هەبێ یا داهاتێکیانەیە تەبیعی پێژین و بەشی زیادەژەکە هەرگیز بە مناڵانەیان ناڵێن میهنەیەک ئیشێک کارێک بکەن کاتێک کە دێتە ناو ژیان سیرەکە هیچ فێر نەبووە هیچ نازانێ لەو کاتە دەست و پێسپی دەرەچێت خۆ ئەگەر دووچاری ئەزمەیەکی مالی ئاوا بێ لە ئێستادا هەیە ئەوە ئەکەوێتە سەر جادە ئەوە ناتوانێت ژیانی بەردەوام بێ بۆیە دایک و باوک کاتێک گەیانەوێ مناڵەکانیان سەرکەوتوو بن هەمیشە بێهانیان بدەیتەوە لە تەمەنی 16 ساڵ بەدووە ئیشێ بکەن بۆ ئەوەی ڕابێت لەسەرەوەی بزانێ ئەم کەسە لە چیا توانای هەیە کاتێک ئیشەکە ئەگەر ئیشەکە لە سەرەتایش و مەسەن ئیشی دەست ناکەوێت بەوەی بە پارە بیکە چکە لەوانەیە لە وڵاتە لە هەندێک وڵات ڕێگە نادرێت بەوەی لە خوار تەمەنی 18 ساڵەوە ئیش بکە بەڵام لە هەندێک وڵاتی دیکە لە کاتی عوتڵەی هاوینە من لە دانی مارگ بووم تەلەبەی لێبوو تەلەبەی زانکۆ لە فترەی هاوینە ئایانهێشت ئیش بکەن لە فترەی ئەعدادیەکانە ئایانهێشت هاوینان ئیش بکەن بەڵام ئیشێکی سادە و ساکار زۆربیان ئیشی خۆبەخش بوو بۆ ئەوەی کە ئەگاتە 18 ساڵ ئیترە و ئیشی خۆیەکات بۆیە هەمیشە باوکو دایکە بێ منداڵ هان بدەن کە ئیش بکەن تەبەن ئەمە ئەبێ بە لاپەڕەیەک بینوسین لەسەر ژووری منداڵەکان هەڵیواسین بۆ ئەوەی کە باوکو دایک ئەمەیان وت اینجا مناڵەکە تەشجیع بێ بۆ ئیش اینجا تاقیب بکەن و بزان لە چ ئیشێکا سەرکەوتووە نەک ئیشێکە باوکەکە حەزی لێکات چونکە ئیمامی عومەرە فەرمێ مناڵەکانتان
بۆ زەمانێک پێگەیشتون کە زەمەنی تۆ نییە بۆیە تەکلیفی مالایەتە ئەو تەکلیفەی لە خۆتت کردووە لەوی مەکە چونکە ئەو تۆ نییە تۆش ئەو نیت ئەو بۆ زەمن و زروفێکی ئێستا پێگەیوە بۆیە هەمیشە بێ مناڵەکان ئەمە لەسەر دەرگاکەیان بنووسێ کە تاوەکو ئیشێک بۆ خۆی اختیار بکە اینجا کۆمەڵێک ئۆفەر بخەرە بەردەسی من یەکێکم لەوانەی کە ئەم ئۆفەرە ئەخرایە بەردەستمان کە من کوڕی پیاوێکی دەوڵەمەند بووم لە هەڵەبجە باوکم کۆمەڵێک ئیشی هەب مەسەنە خانوشتی وای ئەکرد بە کرێکار قوبوڵی بووین کە ئیش بکەین من بە کرێکاریم کردووە بۆ باوکم یعنی پارەم لە باوکم وەرگرتووە هەر ئیشی باوکم دوایش میراتەکەر بۆ من بەجێماوە ئەمە یەکێکە لەو ئەزمونانەی کە ئێمە وەکو خانەوادە ئیسفادەمان لێ کردووە بۆیە ئەبێم هەمیشە مناڵەکانت فێری ئیش بکەیت تاوەکو دەست و پێسپی دەرنەچن جوانە خاڵی حوتەم هاوکارانمان بەڵێ خاڵی حوتەم بڕوان مەکە بە هەموو شتێک کە لەوەی ئەیبیسیت ئێمە لە ناو واقعەکان بە تایبەتی مەجای ئابووری زۆر حساسە زۆر لێکەوتە و ئەوانەی هەیە هەموو شایعەیەک لە بازاڕە ئەبێ گوێی لێ مەگرە لەگەڵ ئەوەی بەدەستی دێنی هەمووی سەرف مەکە مەسەلەن لەوانەیە بڵێن ئەم ساڵێکی زۆر ڕەفاهیەتە بێ نابێ بڕوا بەم قسەیە بکەیت بۆ ئەوەی هەرچی لە باخەڵتا هەیە سەرفی بکەن لە ئێستادا نابێ ئەوەی لە باخەڵتا هەیە لەبەر ئەوەی مامەسا ئەحمەد تەسریحێکە ئەڵێ ڕۆژی ئەوەنەی مانگ موچە دێت ئێوە ئەو معلوماتەی مامەسا ئەحمەد دەقیق نەبوو تۆش چی لە ماڵۆ چیتان هەیە لە ماڵۆ سەرفیکەی بۆ جەژن بڵێ چونکە مامەسا ئەحمەد وتوێتی دوای جەژن یەکسەر موچەیەک دێت بۆیە بڕوا بە هەموو قسەی هەموو کەسێک مەکە یا بڕوا بە هەموو شتێک مەکە کە دەیبیسیت بۆ ئەوەی کە بەدەستە لەبەرەوەی ئەو داهاتەی کە بەدەستت هێناوە بە ئەندازەی حەزەکانت سەرفی مەکە هەمووی سەرف مەکە بە ئەندازەی حەزەکان چونکە ئینسان بە بازار ڕاڕوە عادەتەن حەزی لە جلوبەرگە حەزی لە پێڵاوە حەزی لە چوزانم خواردنە ئەبێ ئینسان دایمەن بەرنامەی هەبێ بۆ سەرفکردن ئەوە یەکێکی دیکەیە لەو خاڵە گرنگانەی کەوا پێویستە ئینسان پابند بێ بنەمای هەشتم هاوکارانمان بنەمای هەشتم باز لەوەیەکە ئەگەر دوو جار شتێکت وەرگر بە ئەمانەت لە یەکێ تۆ ماڵێکی دراوسێتان هەیە پلایست پێویستە لە ماڵەوە دوو جار مناڵەکە دەنێری تخوا زەحمە نەبێ ئەو پلایسەمان بنێ ئەو دەرنەفی زەمان بنێ کە دوو جار شتێکە ئیستیعارە کرد لە یەکێک واتەوە بۆتە ضروری بۆ ماڵەکەی خۆت بە پەلە بیکڕە بۆیە کڕینەکەشی چۆن بێ ئەو شتێک کە بە ئەمانەت وەرەگرین لە بابەتێکی دیکا باسیەکەین هەمیشە سێ شت لە یاد بێ لەبەرەوەی خانەوادەکانی ئێمە تووشی ئەم گرفتایە بین زۆر جار مەسەڵەن کەسێک دێ بۆ پلایسێک دێ بۆ ئامێرێک بە تایبەتی ئەو ئامێرە کارەبایانەی کە مەسەن درێ لە ئوتیە شتێکە لەمانە قابل بەوەیە بسووتێ لەبەرەوەی مەبە بەزەرەر بۆ بەرامبەرەکەت بۆ دراوسێکەت ئەو شتێکی کە ئەزانی ئەبێتە حاجە ئەبێتە ضرورەت بۆ ماڵەکەی تۆ تەنها ئەوەندەت بەسە کە دوو جار ئیستیعارەی بکەیت لە دراوسێکەتان چونکە ئیتر جۆرێکە لە نەنگی ئەوە نەفچی بەدەم ئەو ماڵە لە کاتی زۆر نەبوونیە مەسن من فترەیەک بیرم دێ لە هەڵەبجە بووین ئەو کاتە ساز و پەرەمێ زۆر قەرزەکرا لە نێوان ماڵەکانە بیرم دێ مەجموعەیەک خانەوادە مەناسی تەوزیعیان کردبوو ڕۆژەکان شەممە فلان ماڵنانەکە ساج و پەرەمێزەکە لای ئەو بوو ئیتر ئاوا بەسەرە ڕۆژ بە ماڵەکان ئاگەڕا حتا جەدوەلێکیان بۆ خۆیان جەدوەلێکی غیر مەکتوب ینی نەنووسا بوو بەڵام دایان ناوە ڕۆژی شەممە ئەو ساج و پەرەمێزە لە ماڵی فلان کەسە تەبەن لەوە ئیشکال دروستە بوو لەوەی چەندێ نەوتی تیامێنێ یان نەوتی تیان ئەمێنە دوای باسی ئەوەژەکەی زۆر باش خاڵی نوێم هاوکارانمان خاڵی نوێم هەمیشە شکست خواردوو لە خەرجکردنی ماڵ و داراییدا شکستی هێناوە لە هەموو شتێکە یعنی ئەوەی نەتوانێت ئیدارەی مال بدا ناتوانێت ئیدارەی هیچ شتێکی دیکە بدە بۆیە هەوڵ بدەین ئەم بنەمایانە لە ژیانی خۆمانە بچەسپێنین لە ناو ژوورەکەمان یەکێک لەو بنەمایانە بۆ ماوەی هەفتەیە گەڵواسە هەموو مناڵەکان نەیخوێنەوە بێتە تەسبیت مەسەن شتێک متعلقە بە مەطبەخەکەمانەوە لە دەرگای مەطبەخەکە یا لەسەر مێزی نان خواردنەکە داینێ بە شێوەیەکی مسەلەسێکی جوان یا بە شێوەیەکی هەشتی وەکو ئایپادەی من بە شێوەیەک داینێ هەموو جار کە دێن نانەخۆن
ئەو مەقۆلەیە خوێندنەوە. ئەگە خێزانەکانمان لێمان قوبول کەنەڵە دیکۆری ماڵەکە نەشێوێ نەئاجا تۆ ژەتوانی بە شێوەیەکی جوان داینێ مەسەرەن لە شێوەی کارتێکی جەژنە پیرۆزە هەیە بەرگێکی ئاڵتونی جوانی هەیە عینێکی بۆ تەبعەکە بە ملەوەن بینوسە لەوێ داینێ بالعکس دیکۆری ماڵەکە جوانەکە خاتونەکەیش بە تایبەتی ئەگەر خاتونی ماڵ ئیداری بێ زۆر حەزی بە شتانە هەیە چونکە ئەو داکۆکیەکە لەسەرەوەی ئەم قەزیە نابێ هەوڵ بدەین نەخۆمان نابێ بهێڵین نەخۆمان نە مناڵەکانمان شت سواردوو بین لە مەجالی داراییە چونکە مەجالی دارایی خەتەرناکترین منفەزە کە عائیلە تووشی انحرافاتەکە مەسەڵەن پارەی زۆر خستنە بەردەست مناڵ تووشی ئیسرافیەکە دوای معالەجەکردنی زۆر زەحمەتە لەوانەیە بێتە هۆی هەندێک خۆی خراپ وەکو جگەرە خۆری لێ بکە لەوانەیە بێتە مەشروب خۆر لەوانەیە جۆرێک لە قماری پێ بکە شتی بێکەڵکی پێ بکڕێ بۆیە یەکەم منفەز بۆ تێکدانی خانەوادە بریتێ لە ماڵ بە تایبەتی ئەوانەی کەوا ماڵ دارایی خەنە بەردەست مناڵ بە شێوەیەکی ڕەها زۆر خەتەرناکە وەکو ئەو خانەوادەی کە بە هیچ شێوەیە هیچ جۆرە داهاتێک ناخاتە بەردەم مناڵەکەی تووشی ئەوەیە بێت دەست بۆ پارەی حرام درێژکە لە مەکتەبە مەسەڵەن خانەوادەکە قەڵەمدانی بۆ ناکڕن ئەویش حەزی لە قەڵەمدان و پێویستی پێوێتی قەڵەمدانێک لە هاوڕێکەی بەجێ ئەمێنیەی خاتە باخەڵی ناڵێمە هیچەیە قەڵەمێک چوزانم ڕاستەیەک یاخود زۆر قەزەیەک هەیە لە ناو پیاوانە تەسبیح ناکڕن تەسبیح لە یەک وەرەگرن و نایدەنەوە هەر ئەوەندە مناڵیانە هەر ئەوەندە ڕاهاتی لەوەی تەسبیحێک بە بەلاش وەرگری ئیتر شتی دیکەش لە خەڵک وەرەگری کە ئەمە مولکیەتی خەیری تۆیە هی تۆ نییە دروست نییە بەدەستەوە بێ ئەگەر بە ئیجازەی خۆشی نەداتێ بە هەدیە ناکرێ هەدیە لێ وەرگری بۆیە هەوڵ بدەین کەوا خۆمان و مناڵەکانمان شکست نەخۆین لە داراییە چونکە دارایی وەکو باسم کرد یەکەم منفەزە کە خانەوادە تووشی انحرافەکە بنەمای دەیەم بنەمای دەم کاتێک کەسێک داوەتت دەکات بۆ چێشخانەیەک تەبەن ئێمە ئەوەمان زۆر بەسەر هاتووە کەسێک داوەتمانەکە لەگەڵ خۆیانمان با بۆ چێشخانەیەک و یاخود لەگەڵ کەسێکە هاتوین ئەزانین لە دوایە هەستین ئەو پارەکەدا زەرورە هەندێک ئەتەکێت هەیە بۆ ئەوەی ئەوەش بەسەر خۆمانانەیە چونکە بەسەر دێت هەندێک شت هەیە دەرسە بە بەرامبەرەکە دێڵێ هەندێک شت هەیە نەخێر پرەنسیپی ئابووریەوە بێتۆ ڕێعایەتی بکەیت کە کەسێک داوەت دەکا طبعا ئەو لە تۆ پرسێ چییە خۆی مینۆکە دەدەنێ ئەوەی کەوا خواردنەکانی تایە هەمیشە چاوەڕێ بکە بزانە خاوەن داوەتەکە چی داواکە هەرگیز شتێک داوا مەکە لەوەی ئەو گرانتر بێ هەرگیز شتێک داوا مەکە لەوەی ئەو تەکلیفتر بێت چونکە ئەو مادەم قەزیەیەکی داوا کردووە بۆ خۆی ئەو ئەزانێ حەجمی باخەڵی ئەو لەوایە داوەتی ئەو قەزیەت بکە ئەوەندە داوەت بکە مەسەن ئەگەر بردیتی بۆ کافتریایەک تەنها قاوەیەک خۆن چایەک خۆن تۆ لەوێ داوای مەسەن ساردیەک و داوای دۆندرمەیەکیش مەکە بۆ ئەوەی هەر ئەوەندە لەگەڵ خۆیان بردیتی ئیتر باخەڵی تاڵانکەی بۆیە ئەو چی داوا ئەکا یا لە خوارە و داوا بکە یاخود وەکو ئەو داوا ئەمە یەکێکە لەو بنەمانەی هەم ئەتەکێتی فێرکردنە هەم ئەتەکێتی میواندارێت چونکە تۆچی بۆ میوانی ئەوە تەسەور کە نەخێر ماڵێک داوەتیان کردی بۆ ماڵی خۆیان یعنی قەت بە میوانەکە ئەڵێ فڵان خواردنم بۆ حازرکەن لای ئێمە شتیوانێ مەگەر خانەوادەکە بڵێن حەستان لە چییە ئێوە گۆشتی سوورەکراو ئەخۆن گۆشتی سوور ئەخۆن گۆشتی مریژ ئەخۆن یاخود گۆشتی ماسی لەوە ئەتوانی اختیاری بکەیت بەڵام کاتێک کە داوەت دەکەن نابێ بپرسی هەندێک ئەتەکێتی دیکەی میوان هەیە کە زەرورە تەمەنەوە لای کۆمەلگە تا کۆمەلگە فەرقی هەیە مەسەن لە کۆمەلگەی عەرەبیە ئەگەر بڵێ چەند کەسن دێن بۆ ماڵمان ئەو زۆر شوورەیە نابێ بڵێ چەند کەسن ئەبێت تەوەقوعی ئەوە بکەی کە چەند کەس دێت خواردنی دوو ئەوەندە لێبنی کەمە ئیسراف هەندێک تەباهیەکەن بەوەی سەر سفرەکانە بێ زۆر قەرباڵغ بێ مەسن تەبیعەتی عەرەبی ئاوایە ئەوانەی کە لە وەسەط و جنوبان و دووەلی خلیجیش بەم شێوەیە مەڕێک لەسەر سینیەکدانێ لاکە مەڕێک هەژنۆ لە تەمریشدانێ لە ئەسڵا دوو کەس سێ کە چوار کە چوزانم دە کەسیش بێ ئێخۆ ئەم دە کەسە بە دوو مریکیشیانە ڕوە
یعنی ئێمە زۆر جار لە بەغدا هەندێک خانەوادە ناچین بۆ داوەت برادەر و ئانەمان سەیرەکەین ئێمە 3 کەسین لە شوقەیەک ئەژین لەوێ سەیرەکەین 2 سینی یا 3 سینی خواردنیان ناردووە سینیەکیان برنجێکی زەردە و 4 لە 5 لەت مریشکی لەسرە سینیەکیان 4-5 کیلۆ گۆشتی لەسەر ئێوتمان ئێمە خۆ ئەزانن ئێمە 3 کەسین ئەیزانن ئەگەر حیمایەمان لەگەڵا بێ ئەو پەڕی 3 حیمایەمان لەگەڵا ئەمە 6 کەس 6 کەس بە 2 مریشک ئیشەکەمانە ڕوە و بە کیلۆیەک برنجیش بەشی 6 کەسەکە لای ئەوان ئەو شتە عیبە ئەو شتە شوورەیە بە میوان بڵێ چەند کەسن و بێ هەمیشە احتیاتی وا بکەی ئەوە بەشی 2 هێندە لەو میوانانەکە لای کورد لای خانەوادەی کوردیش حەزی بەم تەباهیە هەیە مەسەڵەن فەخر بکاکەوە سەر سفرەکەی 3 جۆر برنجی سوور و زەرد و سپید لەسرە شلەی بامێ و کوولەکە و باینجان و لۆبیای لەسرە 2-3 جۆر زەڵاتەی لەسرە لە ڕاستیە ئەمە هاوکار نییە بۆ داهاتی خانەوادە کە مەفروزە معالەجەی ئەمە بکەین کە ئەمە ئەتەکێتی داوەت و ئەوانەیە چەندێکمان کاتماوە وڵا کاتمان زۆر کەمماوە ماوە ئەحمەد ئەگەر خاڵەکانی تر بۆی فریا بکەین ئەگەر بە 11 خاڵ کۆتایی پێبێنین بۆ ئەوەی زۆر بەرنامەکانی داهاتوودا ئەوەنەی فریا کەوتین لە مای 5 خولەکی تر زۆر باش خاڵی بنەمای 11 بەڵێ هاوکارانمان بنەمای 11مان بنێ بنەمای 11 لە بیرت بێت و لە یادی نەکەیت سەرکەوتنی سبەینێت پشت دەبەستێت بە کاری ئەمڕۆت ئێمە هەمومان ئەزانین ئەمانە جارێک بیدایەتەن ئەمانەوێت سەرکەوتوو بین خەونمان هەیە ومانەوێت ئەو خەونانە جێبەجێکردن ئیدەن جێبەجێکردنی خەونەکان سەرکەوتووە هەمیشە سەرکەوتنی دوا ڕۆژی تۆ ئاعتیماد دەکاتە سەر ئەمڕۆت ئەگەر ئەمڕۆ کەسێکی تەمەڵ و تەوەزونی چاوەڕێمەکە سەرکەوتن بەدەستبێنی ئەگەر کەسێکی حەزت لە کار نییە چاوەڕێمەکە سەرکەوتن بەدەستبێنی ئەگەر کەسێکی حەزت بەوە نییە سەعی و ماندووبوون بکەی بۆ ئەوەی لە ئێستادا تەلەبەی قۆناغێکی لە قۆناغەکانی چاوەڕێمەکە سبەینێ سەرکەوتن بەدەست بێت و نەجاحاتە بەدەستبێنی ئەگەر ئەمڕۆ هەوڵ نەدەی کەوا کەسێکی ڕۆشنبیربی ئەوە چاوەڕێمەکە سبەینێ ئیعلامیەکی سەرکەوتوت لێ دەرچێت ئەگەر کەسێک نید لە مەجای ئابووریا ناتوانانی بازار بخوێنی تۆ چاوەڕێمە بە بیزنسمانێکی سەرکەوتوبی ئەگەر کەسێک نید لە مەجای دەزڕەنگینیە ئێستا دەزڕەنگینیەکەت پێوە دیانی ئەوە چاوەڕێمەکە کەسێکی سەرکەوتو لێ دەرچێت بۆیە هەمیشە ئێمە لە ئەمڕۆوە مستەقبەلی خۆمان دیاریەکەین ئەو ڕۆژەی کە دەسەکەی بەکار ئەوە ئەو ڕۆژەی کە دەسەکەی بەوەی کەوە دەست کردووە بە بیدایەتی ژیانە جا مەکتەبە کارە مەسەن هەر پیشەیەک هەیە چوزانم حتا سیاسەتکردن ئەگەر لە ئەمڕۆوە بنەمای سەرکەوتنت دیار نەبێت تەسەور مەکە سەرکەوتن بەدەستبێنی بۆیە سەرکەوتنی تۆ لە پاشە ڕۆژە ئاعتیماد دەکاتە سەر ئەمڕۆی کارکردن ئەمە یەکێکە لە بنەما سەرەکیەکان بنەمای 12 بنەمای 12 کاروباری دارایی لەگەڵ کەسێک تاوتوێ مەکە کە لە تۆ دەوڵەمەندترە یان هەژارترە چونکە خاڵی هاوبەشتان کەمە کەسێک دەخلیان جیاوازە مەسەن داهاتی ئەو ملیۆنێکە داهاتی ئەویش 300,000 ئەم 300,000 نابێ بڕوا بۆ لای ئەم خاوەن ملیۆنە مناقەشەوە بکات چۆن داهاتەکان تەوزیع بکەین چونکە ئەوەڵێ کرێی خانوو 50,000 ئەوڵێ کرێی خانوو 250,000 یا 300,000 ئەم دوانە مشتەرەکیان نییە لە بینە کاتێکە و باسی سارەیە کە لەوانەیە ئەو ماتۆڕێکی سێتایی هەبێ یا پێشی نەکردێ ئەو بیر لەوە کاتۆ چەندێک دانێ بۆ پاس و هاتوچۆ ئەوش بیر لەوە کاتۆ چەندێک دانێ بۆ بەنزینی سیارەکەی هەردوو کەسێکیان قەمەرەیەکی یەکیان سیارەیەکی هەشتسۆنی هەیە ئەبێ بیر لەوە بکەنەوەیان چەند دانێ بۆ بەنزین ئەو چەند دانێ بۆ بەنزین لەبەرەوەی هەرگیز بەراوردی خۆت مەکە لەگەڵ ئەوەشی کە کەسێکی ئەگەر دەوڵەمەند بووی لەگەڵ فەقیرێکە ئەو تاوتێمەکە فەقیرێکیشی هەژارێکی لەگەڵ دەوڵەمەندێکام تاوتێمەکە کەسێکی وەسەتی دەخلێکی مامناوەندیت هەیە بە هەمان شێوە مەڕۆ لەگەڵ کەسێکە کە داهاتێکی زۆر کەمی هەیە مقارنە بکەیت چونکە دڵی لە خۆی دامێنێ نابێ ببیتە ئازار بۆ خەڵکانی دیکە چونکە نازام شعرەکە تا چەند لە ڕووی زانستی شەرعەوە مەقبولە حافزی شیرازی شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ مەی بخۆ منبەر بسوزان مردم ئازاری نەکۆن یعنی شتێک کە متعلقن بە خوای گەورەوە حەقی خوای گەورەیە حتا پێشێلکردنی ئەوانە باشترە لە پێشێلکردنی حەقی خەڵکی کە دڵی بەندەیەک ئازارە دەی لەگەڵیدا
تاوانێکی کردو دڵی کەسێکیش ئازارداوە چکە دوای بۆ لێ خۆشببوونی ئەبێ خوای متعال عفو بکە ئەو بەندەیەش ئازادەکە بەڵام کاتێک کە تاوانێکی تاوانەکە متعلقە بە یەکێک لە پەرستشەکان و لە عیبادەتەکان و ئەوە کافیەتە ناخوای گەورە لێت خۆش بێ بۆیە هەمیشە مراعاتی ئەوە بکە لەگەڵ کەسێکی سەرمایەدارە تاوتوی ماڵ و دارایی خۆت مەکە و لەگەڵ کەسێکی ئەگەر خۆت دەوڵەمەند بووی لەگەڵ کەسێکی هەژارەمەی جوانە بنەمای سیانزە ئاگادار بۆ بەوریایی وە قرز بدە بە هاوڕێکانت تەبەن ئەمە ئێستا زۆرێک کاتێک گویان لەم قسانەی منە بن ئەمجارەکانێ پەنجەی نەدامەت ئەگەزێ ئێمە هەمومان هاوڕێمان هەن هاوڕێکانیشمان یا پێویستمان بووە داراییان لێوەرگین و قەرزیان لێوەرگین یان نەخێر ئەو پێویستی بە قەرز بووە لای تۆ زۆربەی زۆر هاوڕێی لەدەست داوە بەوەی کەوا قەرزێکی داوەتۆ قەرزێکی داوەتە هاوڕێکەی لە مەجای قەرزا سەلار دەرچووە نە قەرزەکەی دەستکەوتۆ هاوڕێکەشی لەدەست داوە بۆیە زۆر جار ئەبێ وریابین لە مەجای قەرزدانە چونکە هاوڕێ بە ئاسان بەدەست نایەندێ و نایشکرێ بە ئاسان لە دەستی بێ بەڵام قەرز ئەو بابەتەیە کە هاوڕێ لە دەسەدا و خۆشی لە بەس ماس ئەحمەد نزیکترین کەسیش دەلێتەوە ینی ئەگەر لەگەڵ هاوڕەکەت ئەم دەردە تاوتوێ نەکرێت و حەل نەکرێ و چارەسەر نەکرێ ئەی کێ بەدەمتەوە بێت ئەزانی تۆ ئەم هاوڕێت ناتوانێت ئەو قەرزت بداتەوە ئەزانیە بێ شخصێتی بناسی مەسەن دیراسی ئەم شخصەیە مەسەن لە داهاتەکەی وەزانی مەسەن مانگی 500,000 هەیە یە داوای 5 ملیۆنە کاڵە سیارەیەگە کڕم دوای ئەدەمەوە آخر چۆن ئەم دەیتەوە ئەدەمەوە ماگانە شتێک دەدەمێ 500,000ەکە بەشی ژیانی خۆت ناکات چی ئەدەیتەوە بە من مەسەن ئەمەمە یەکێکە لەو پرەنسیپانەی ئەتوانی عوزر بێنی تۆ بەوەی کەوا ناتوانم ئەو پارەیەت بدەمێ یا بە شێوەیەک لە شێوەکان پارەکان نەبێ بەوەی کەوا ئەو سەرنجی ئەوەی هەبێت تۆ پارەی ئیزافیت هەیە و نایدەیتە ئەوە بۆ ئەو هاوڕێی کەوا ئەزانی پارەکەت ناداتەوە مەسەڵەن هەر تەعاملی وایە هەیە هەر قەرز کوێرە لە مستەلاحی خۆمانە کابرای یەهودی هات وتی ئەنتم قەوم مطەل بە پیامبەری خوای وتی ئێوە قورەیش قەومێکن قەرز کوێرن کە ئەوە لە ڕووی پیامبەری خواشتی وابووترێت چەند قورسە نەخێ پیامبەری خوا نا سوێنی خوارد کە ئێمە قەومێکی ئاوانین بەس کاتەکەی نەهاتووە بۆیە کاتێک کە قەرز تەبیعەتی ئینسانەکان هەیە هەر حەزەکە پارەی لابێت حەزەکە قەرز نەداتەوە یا تەبیعەتی ئەوەی نییە لە کاتی خۆی ئەو قەرزێ جێبەجێکە بۆیە قەرزێکێکە لەو بابەتانەی لە زۆربەی دوکانەکان نووسیوێتی تکایە قەرز نییە تەناتی بۆ تۆش ئەو مەقسەدی لەوەیە تۆیش یانی ئەگەر هاوڕێکەمی دەستخۆش ماس ئەحمەد کاتمان نەماوە کاران پێمەڵێن هیچ کات نەماوە هەوڵە دەین بنەماکانی سەرکەوتن زۆرن ئەمانە کە باسییان کەین چۆن بیکەینە سەقافە ئەگەر لە ماوەیە خولەکە لە ماوەیە خولاکە چۆن بیکەینە سەقافە هەر یەک لەم بابەتانە بۆ ئەوەی بێتە سەقافە لای هەمومان یەکێک لەمانە ئەنووسی بە وەرەقەیەکی جوان لە ناو فەیسبوکەکە تا دایەنەی هەموو فرێندەکان دەیبینن ئەم بنەمایانە هەموو فرێندەکان دەیبینن نەخێر بە مەسنجەرەی نێری بۆ هاوڕەیەکت نەخێر بە مەسنجەری مۆبایلەکە دەینێریت زۆر جار لە ماڵەوە لە وەرەقەیەک نووسی و لەسەر مێزی ناخواردنەکە ئەگەر متعلق بوو بە مالیاتی ناو مەتبەخۆ ئەگەر پەیوەندی بە مناڵەکان هەبوو لە شەش ژوورەکان بۆ ماوەی هەفتەیەک دایانەی جوان ئەمانە هەموو بریتین لەوانەی کە بە یادەوەری لە هەندێک شوێنە لە ناو مۆبایلەکە دادایانەی بە یادەوەری یادت بکاتەوە مەسەن دوای فترەیەک یەتەوە پێش ئەیبینی هەموو بابەتێک لای ئینسان لە دوو قۆناقتێ ناپەڕێت زاکیرەی موقەت و زاکیرەی دائیمی ئێمە بۆ ناوی خۆمانمان لەبیر ناچێتەوە بۆ سوورەی ئەلحەمد و فاتیحەمان لەبیر ناچێتەوە بە سوورەتی تر هەیە لەبەرمان کردووە لەبیرمان چۆتەوە ئەمەیان چۆتە زاکیرەی موقەت ئەویان چۆتە زاکیرەی دائیمی ناوەکانی خۆمانمان چۆتە زاکیرەی دائیمی بۆی هەندێک ئینسان کە لێ درێ لەسەر درێ حتا زاکیرەی دائیمیشی تێکەچێ جزئێک لە معلوماتی لەبیر دەچێتەوە بۆیە چۆن شت لە زاکیرەی موقەت وەکرێتە زاکیرەی دائیمی بە تیکرار بە مشاهدە یعنی بە زۆر دووبارەکردنەوەی و بە زۆر بینینی بۆیە خوازیارم ئەم بابەتانە ئەم سیانزە بنەمایی کە باسمان کرد تا هەفتەی داهاتوو کە بنەماکانی دیکە باسەکەین هاوڕێیان بۆ فەیسبوکانی یەکتر بینێرن بە شێوەیەکی
ئەوە حتا بە جەژنە پیرۆزەش بینێ شتێکی گونجاو ئینشاءڵڵا سواز بۆ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید مۆسا ئەحمەد هەڵبژێردراویتەوە بێگومان بڵێم ئەندامی پەرلەمانی عێراق هەڵبژێراومەتەوە بەڵام لە کاتێکدا بوو کە چەند خۆشە هەڵبژاردنەوەم بەڵام بردن و گزیکردنی دەنگ لە هاوڕێکانم و لە ناشرینکردنی ئەو عملیە سیاسیەی کە کرا هێندەی ئەو دەرچوونە هێندەی ئەوەش ناڕەحەت بووم بۆ بابەتەکە ئینشاءڵڵا ئەوەش چارەسەرە بێ ئینشاءڵڵا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی پەرلەمانی پێشوش خولی پێشوش لە گەڵمانە بووی هەوڵەدەین لە هەفتەی ئایندە ئەو بنەمایانەش تەواو بکەین بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ بینەری ئێوەش تاوکو ئێستا بینەرمان بوون هەر لە جەژن و خۆشیدا بمێننەوە زۆر سپاس سپاس بۆ ئێوەش